خدمتي عند عمين وبحسام هم لشرعي خوادا وهمش لا شرعي رسبيان دا رتاب خلاتي جنابتان كي زور خوشحالين امرو اما زور خوشحالين وكو ریسپی و انجمنی گوندی پیرۆمەر هەرسان بە ئەنجامدانی بەهارە گەشتێک بەبێ جیاوازی بۆ هەموو بنەماڵە و خانەوادەکانی گوندەکەمان بۆیە لە ئامادەبوونی بە ئامادەبوونی ریسپیان و پیاماقۆڵان زانانی گوندەکەمان و باقی خوشکان بران توێژەکان ئامادە بوونە و خەڵکە شێ پێی نەکرایە بەس بە هەر حاڵ بەگشتی ژمارەشی زۆر لەو خوشک و برابەڕێزانە ئامادەنە لێرەوە ئەمە وەکو نەرێتێکی ساڵانە بۆ زیندوکردنەوەی پەیوەندی کۆمەڵاتی سیلێ ڕوحم و خزمەتی و یەکریزی و تەبای و تەعاروفی زیاتر و زیندیکردنەوەی چەند یاریێکی کوردەواری وەکو دڵخۆشی بۆ ئامادەبووان ئەنجام دەین وەکوشتی تەرفیهی وەڵا بۆ ئەرماندا ئەوانەی بەهرەدارن لەسەر مەنسەی قسەی خۆیان بکەن و پاشانێش هەندێک یاری کوردەواریمان هەنا لۆ پێکەنین و تەرفیهی ئەوانە خەڵاتیشان لەسەرە ئەوانەش بەشەکن لە بەرگەکانی مەراسیمەکەمان کاکە پێویستمان بە ئەم جۆرە فیستیڤاڵانە بەڕاستی زۆر سوودبەخشە بۆ یەک تەبایی و هەم لێ خڕبوونە و دووبارە ئاشنابوونەوەی خزمان بێکەوە لەبەرەوەی ڕۆژگاری ئەوڕۆ مخۆمان ئەزانین ینی زۆر هۆکار هەنە کە لە یەکدا ببڕێن خزمەکان لێک دوور بکەونەوە بەڵام ئەم جۆرە فیستیڤاڵ و ئەو کۆبوونەوە گشتیانە بەڕاستی جێگای خۆشحاڵیە هەمومان لێرە یەکدی ئەبینینەوە بێکەوە هەموو سەردانی یەک دێکەن ئیدی یەکدی ئەناسنەوە بەتایبەت لۆنەوەی ئێستا لەبەرەوەی کەمتر هاتوچۆ و بەرکەوتیان لەگەر یەکدی هەیە لە ڕێگەی ئەو جۆرە فیستیڤاڵانەوە زۆر زیاتر بێکەوە ئاشنا ئەبن و خۆشحاڵە بن بە محمد شيبو شو لا والله لا شو يلا عادي زي حالك خلاص يلا سروا دیارە ئەتوانم بڵێم گەشتە بەهارەی گوندی پیرۆمەر یا فیستیڤاڵی گوندی پیرۆمەر دیارە بە دروشمێکەوە دەستمان پێکردووە کەویش پندێکی پیرەمێردە کە دەڵێ خۆزگەم بەو ماڵەی بێدەمە و قڕا سفرەی تەبایی هەموو کات پڕە ئێمە ئەو فیستیڤاڵەیە ئەو گەشتە بەهارە کە هەموو تیرە و بەرەبابەکانی گوندی پیرۆمەر لە خۆ ئەگرێت مەبەسمانەوەیە کە تەبایی ئەو تەبایی کە باو با پیرانمان دروستیان کردبوو ئێمەش درێژە پێدەری ئەو تەبایە بین و هەمومان لەسەر سفرە و خوانێک کۆبینەوە چونکە لە هەر گوند و مەملەکەت و بەرەبابێک ئەگەر تەبایی هەبوو هەموو شتە جوانەکانی بەدوای دادێت دیارە ئێمڕۆ هەڵساوین کە بێکەوە بتوانین چەند بەرگە و بابەتێکی فۆلکلۆری پێشکەش بکەین بەڵام ئەوەی ئەو فیستیڤاڵە جیاواز دەکاتەوە لەوانی تر ئەوەیە کە نامانەوێ گوناهباری خوددا بین کەمانەوێ کارێک بکەین هەم خوددا لە خۆ ڕازی بکەین و هەم خەڵکەکەش لە خۆمان ڕازی بکەین ئیدی گۆرانی کارە ئیدی بە حەیرانە بەوتاری مامۆستایان چکەمە مامۆستایانی ئاینیمان هەنا ئەتوانن لیژنەی سەرپەرشتیاری گوندمان هەنا ڕیشسپیمان هەنا پیاوە ماقوڵمان هەنا بە هەمومان کارێکی وا بکەین کە دووسەرەبی هەم چێژێبی و هەم سوودی ئەبیتن و هەم ناکۆچیەکان و دوورا و دووری لە یەکتر دوور بکاتەوە و لە یەکمان نزیک بکاتەوە ئینشاڵڵا کارێکی واکەین ئەتوانم بڵێم بەرز و بەڕێز و پەرێز جوان بیتن و کارێکەکەین خودای گەورە لە خۆمان ڕازی بکەین
راني ياسر شريف القمر 1 2 3 يلا يلا بلا حسن بس خلاص طب Yeah. Do say. ئەوەیە بەڕاستی ئێمە خزمین ئەگەر خزمین دەبێ برامین ئەگەر خزماتیمان قبول بیت دەبێ برایەتیشمان قبول بیت و بەڕاستی ئەگەر برایەتین قبول نەبیت کەواتە با خزم نەبین ئەوە ئەساس ئینسان کە پەرۆشتی خزماتی بوو زۆر گرینگە ئێمەش وەکو بابنەی زانان کە مشارەکە ئەکەین بەڕاستی زیاتر مەبەسمانە خەڵک لە دەورێک خڕبیتەوە کەسی لە ڕەحم بەڕاستی ئاماژەیەکی زۆر گەرەی پێدرا لە قورئان وەکو خوای گەورە فەرمێ واتقوا الله الذي تساءلون به والارحام تقوى ئەو خوای بکەن کە بەهۆی ئەو خوای بۆ یەک دیکە ئەپاڕێنەوە و لە بەرەویش ڕەحم و سیلەی ڕەحم بەجێ دەگەێنن وبيغمر إخوة صلى الله عليه وسلم نفرمي لا تباغضوا ولا تحاسدوا وكونوا عباد الله إخوانا أفرمي الرقل اللي يقدي كهالمقرن برابن تبابن بيك وببن بابرا أما شو الحمد لله وكون ملتي كرد ملتي مسلمانة جرينجي إما بتوعين لدوري كوبينوا وخزماتي بهز بكين براستي خزماتيش يا بابرين بناغيتي بهزا لو بتوكرني تويجي كومالجا بقشتي بشتي